لە بەشی دومی بەرنامەکەشمانە باس لە کاریگەری داری بەڕۆکەین دیارە هەرێمی کوردستان ژینگەی کوردستان یەکێک لە دارەکان کە نیشتیمانی ئێرە یاخود یەکێکە لەو شوێنانی کە زۆرترین داری بەڕووی لە کۆن و لە ئێستا شاتیا ئەژی وە گونجاوە بۆی داری بەڕوە توێژەران داری بەڕویان کردوتە کەرەستەی زانستی ئیشی لەسەرەکەن بە دیوێکی ترا ئێستا کۆمەڵێک لایانی زانستی وەروە کاریگەری داری بەڕوو لەسەر ژینگەی کوردستان قسەوباسی لەسەرەکرێن لەم تەوەرەیە مەشا بە میوانداری دوو میوانی زۆر بەڕێز باز لە کاریگەری داری بەڕۆکین لەسەر ژینگەی کوردستان بە میوانداری زۆر بەڕێزان یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر کازان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ وە زۆر بەڕێز مامۆستا عەڵەعەزیز ماستەر لە ژینگە و داری بەڕوو زۆر بەخێر بن مامۆستایان دکتۆر زۆر بەخێر بن. دکتۆر کازان با لە بەڕێستەوە دەست پێ بکەم داری بەڕوو و زایدەن خاک و هەوای کوردستان ئەم گونجاویە لەگەڵ یەکترا یان ئەم نیشتیمانی داری بەڕوو هەر بەڕاستی وایە یاخود لەبەر ئێمە ئەیبینین پێمان وایە کوردستان یان خاکی کوردستان گونجاوە بۆ ژینگەی داری بەڕوو. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم تەوەرەیە زۆر سپاس بۆ ئەم میوانداریەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان بەڕاستی لە کوردستانە پێویستە زۆر قسە و باسی لەسەر بکرێ من زۆر کەم دەبینم قسە و باس لەسەر دارستانە سروشتەکانمان بکرێت لە کوردستانە ئەمە جێگای پێزانینە طبعاً ئێمە لە کوردستانە کۆمەڵێک دارستانی سروشتیمان هەیە بەڕاستی ئەم دارستانانش پێویستە یعنی لایەنە ئەکادیمیەکان بە تایبەتی زانکۆ و ناوەندە زانستیەکان کاریان لەسەر بکەن لیان بکۆڵنەوە پەروەردەیان کەن ئەسڵەن بزانن ئەمانە پێویستیان بە چییە بۆی پەریان پێ بدەین چونکە گرنگی گەورەیان هەیە لە کوردستانە بە تایبەتی کە دەڵین دارستانی سروشتی لە شوێنێکە دارستانی سروشتی لای ئەمەیانی بەڕوو زۆرینەی دارستانەکانمان پێکهاتە سەرەکیەکانیان داری بەڕووە کەواتە بێ ئەمانە لیان بکۆڵێتەوە بزانین چین ئەسڵەن گرنگیان چیە بۆ وڵاتی ئێمە بۆ ژینگەی ئێمە بۆ خاکی ئێمە طبعاً بەو قسەی کە دەڵێ زۆرینەی پێکهاتی دارستانە سروشتەکانمان ئێمە داری بەڕووە کەواتە خۆگونجاندنێکی باش لەگەڵ ژینگەی کوردستانە لەگەڵ ئەو بیەی من باوەڕم وایە نازانم خۆ داری بەڕوو ئەگەر ژینگە دابەش بوونی جوگرافی وەرگری لە دنیادا زۆرن لە کوردستانی شاهن دوایی مامۆستا ئاڵا باسی جۆرێتی و دەچێتە تەفاسیلەکەیەوە چۆنە بەڵام لەبەرەوەی لای ئێمە هەن و ئێمەش ئەگەر سەیرێکی مێژووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خۆمان کردن زۆر ئینسیجامێکی باشمان هەیە سەرەڕای ژینگەکەمان خۆمان لەگەڵ داری بەڕوو زۆر پشتیوانی ئێمە بۆ ئێمە زۆر پشتیوانی ئەو بینانی زۆر چۆنەڵی پێکەوە ئاشنای بۆیە تێکەڵێکی تەواو هەیە ئاشنایەکی تەواو هەیە لەگەڵ داری بەڕوو بۆیە من کاتێکە مامۆستا ئاڵا ئەو بەحسەی کردبوو کە نردیان بۆ من بۆ هەڵسەنگاندن زۆر دڵم خۆش بوو ینی شێکی زۆر جوان کرابوو بەڕاستی یەکێکە لەو بۆشایە گەورانەی کە پڕی کردووەتەوە پێویستە ئیشی لەسەر بکرێ و کۆمەڵی پێشبینی زۆر جوانی هەیە و ئینسیجام بێمەوە سەر پرسیارەکەت ئینسیجامێکی تەواو لەگەڵ کەش و هەوای ئێمە جۆری ئەو جۆرە دارە بەڕوانەی کە لە کوردستانە هەن هەر ئەوەشە وای کردووە کە ئێستا بڕۆ بە شاخەکانی کوردستانە هەر لە ڕۆژهەڵاتەوە بیگرە منتیقەی هەورامانە تا ئەچیتەوە ڕۆژاوای کوردستان منتیقەی بادینان ئەبینی زۆرینەی سەوزایەکان کە لە شاخەکانە بینی ئەو دار بەڕوۆیەوە تەمەنیشان زۆرە ئەبینی تەمەنی هەیە لە چەند ساڵەوە هەیە تا 500 ساڵ و بەروژی تریش تۆمار کراوە ئەمە ینی خۆگونجاندنێکی هەیە لەگەڵ خاک و ئەوە ئاسوودەیە لەم خاکانە 500 ساڵ نامێنێت زۆر مرتاحە لەگەڵ خاکی ئێمە بۆیە ئەم مرتاحی نابێت لێ تێک بدەین پێویستە دیراسە و توێژینەوە و لێکۆڵینەوە وردبوونەوە لەمە بکرێت دەنا ئەو دیاردەیی کە پێی دەوترێ گۆڕانی کەش و هەوا ڕوبەڕووی هەموو زەوی بووەتەوە و بە حکمی ژینگەی عێراق و کوردستانیش کە وڵاتێکی وشک و نیمچە وشکە پشکی شێری ئەو لێکەوتانە بەر ئێمەش دەکەوێت لە ناو ئێمەشا بەر ئەو دارستانە دەکەوێت ئێستا تقریباً ئەبینم خەریکە لێکەوتەکان دەرەکەون خەریکە ئەو دارانە بەر تووڕەیی گۆڕانی کەش و هەوا دەکەون بۆیە پێویستە لەسەرمانە ئێمە هەر لە تاکەوە بیگرە تا حکومەت ئەو جوانیان بهێڵینەوە زۆر باشە ساڵە بەڕاستی دەستخۆشی و لێکم گرنگە کە بەڕاستی زانستخوازان گرنگی بە ژینگە و خاک و ئەوانە بدەن هەمومان لەم نیشتیمانە ئەژین چۆن بوو بیرت لەوە کردەوە لەسەر داری بەڕوو تێژینەیە بکەیت بە کورتی باز تێژینەکە بکەیت زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز لە ڕاستیە بە هاوکاری سەرپەرشتیارەکەم بەڕێز دکتۆر نەبەس لە کۆلیژی پەروەردە بەشی بایۆلۆجی لە زانکۆی سلێمانی کاتێکە من تەقدیمی ماستەرەکەم کرد
بەڕێزیان ئەو بیرۆکەی هەبوو بەلام و زۆر جوان بوو کە زۆرینەی زۆری دارستانەکانی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە سایانەوەی پێکهاتووە لە داری بەڕوو بەڕاستی ئەم دارانە لە ڕووی ژینگەی و لە ڕووی ئابووری و لە ڕووی پزیشکیەوە بەهایەکی تایبەتمەندی بەخشیوە بە مرۆڤایەتی و هەم بە زیندەوەرەکانی تریش بۆیە ئێمە بڕیارماندا توێژینەوەی ماستەرەکەمان لەسەر ئەوە بێت ئایا کاریگەری گۆڕانی کەش و هەوا چۆنە لەسەر بڵاوبوونەوەی جوگرافی داری بەڕوو لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی جا لێرە حەزەکەم ئاماژە بۆ بکەم لە هەرێمی کوردستانە 4 جۆری جیاواز لە خێزانی دار بەڕوەکان بەدی ئەکرێ یەکێکیان کە پێ ئەو ترێ داری بەڕوو بەڕاستی ئەمە بەرفراوانترین و بەربڵاوترین جۆریانە ینی بە هەر سروشتێکی کوردستانە گوزەر بکە توانی ئەو دارە ببینیت جۆری دووەم کە لە دوای ئەوەیە کە پێ وترێ داری مازوو ئەمیش لە ناوڕاستی شاخەکان و لە بەرزایی شاخەکانە بەدی ئەکرێت جۆری سێم کە پێوترێ ناوزانستیەکەی کێرکز لیبانیە بەڵام لە ناوچەی شارباژێر و لە ناوچەی پێنجێن و پیشدەرۆڕانیە پێ ئەوترێ داری وێوەڵ بەڵام لە دەڤەری سۆران و لە دەڤەری ڕەواندز و هەولێر بە دیندار ناسراوە هەروە آخر جۆرمان کە جۆرێکی زۆر دەگمەنە بەداخەوە هەتاوەکو ئێستا لە سنووری پارێزگای دووهۆک تۆمار کراوە زۆر بەداخەوە ینی ئەگەر گۆڕانکاری کەشوهەوا بەو شێوەیە بەردەوام بێ هەروەها چالاکیە بێ شومارەکانی مرۆڤیش بەو شێوەیە بەردەوام بێت لەوانەیە لە ساڵانی داهاتووە ئەم جۆرەیان هەر ئینقراس بکە هەر نەمێنێ لە هەرێمی کوردستان ئەمە بەچاو ئەتوانین جیاوازی ئەو دارانە بکەین یا خودەوە توێژەران و ئەکادیمیەکانن مەسەن جیاوازی دارەکانەکەن و ئەم جیاوازی هیچ جیاوازیەکی هەیە یان هیچ جۆرێک لە کاریگەریەکان گۆڕانکاری هەیە بەزمان دێمە بزانم مازوەکە توانین وەکو خواردنیش دوانیان دکتۆر خۆی زیاتر کێکس ئەیجلۆپس کە پێوترێت داری بەڕوو ئەوە زیاتر بۆ خواردن بەکارهێنرێت داری مازوو تەبعاً حەوبەری هەیە داری مازوو ینی ئەم دارا دارێکی زۆر لە ڕووی پزیشکیەوە لەلایەن کوردەوە بەکارهێنرێت هەروەها بۆ خواردنی ئاژەڵیش چۆنەڵی گرنگیەکی خۆی هەیە داری وێوڵیش بە هەمان شێوە زۆر گرنگە بۆ ئاژەڵ بەڵام ئەوی ڕاستی بە کێرکس ماکران فێرا من تاوکو ئێستا نەبینیوە چونکە لە سنووری ئەمانە بووە زۆر ڕاستە دکتۆر بە دەرەوەی کە ژینگە ئەپارێزیە داری بەڕوو بەڵام ئەوەندەی بەڕێز وەکو تەجروبەت هەیە زۆر ماوەیەکە بێوەفاین بەرامبەر داری بەڕوو من لەم ماوە چەندیمەنێکم بینیت لەم ماوە ساڵە ڕەنگە لەسەرمە قسەی هەبێ بەشێکی زۆری دارەکانیان بڕی بوو بۆ کەپر ڕاستە تایبەتمەندێکی ئەگەڵاکەی بە سەوزی ئەمێنێتەوە لوولە بێ بۆی هەواڵ و گۆڕکە ئەمانە بڵێن گوند نشینەکان زیاتر شارەزانەیە چی بکرێ هەریش نام هەڵپاچینە زیانی بەدارەکە نەگایە خۆ جۆرەکانیشان شاید سوودیش پێ بگێنێ یەکێک لەو ئافاتانەی کە ڕوبەڕووی داری بەڕووە بێتەوە باشی خۆیەتی داری بەڕوو لە زۆر مەجالا باشە یعنی سەردەمانێکە بۆ دابینکردنی وزەی تەواوی گوندەکان داری بەڕوو دابینی کردووە کە بڕیویانە و بۆ سوتەمەنی و بۆ خۆراکیش زۆر ئیسفادەی لێکراوە کاتێک کە کورد نەهامەتیەکانی بەسەرا هاتووە و لە سەدەی 19دا بڵین بەو شاخانەوە بۆ زۆر ئیسفادەی لە داری بەڕێو کردووە ئەمە وەک وتێ بەدەر لە کاریگەری ژینگەیەکەی طبعا ئەم دارانە هەڵپاچینی ئەگەر شارەزایی تێدا بێ زۆر باشە بۆ دار یەکێک کە بیەوێ بە تەواوی پەروەردەی کا بۆی گەورە بێ بۆ ئەوی لە ناو نەچێ بۆی بتەنێتەوە زۆر بێ هەڵی بپاچی هەڵپاچین هەیە ساڵانە جار من لە بیرمە لە گوندەکانە هەرەوە زیان دەکرد بۆ هەڵپاچین بەڵام ئەگەر ئەو هەڵپاچینە زیادە ڕەوی تێدا بکرێ و کۆمەڵی لەخ هەیە کە زۆر زۆرورە ببڕێ بۆ نمونە بۆ زیاتر مەساڵحی چونکە بە دوو جۆر داری بەڕوو بۆ دوو مەبەست هەڵە پاچرێ یان بۆ ئەوەیە بۆ سوتەمەنی بەکاری دێن ئەوە ئەو کەسێک کە هەڵی دەپاچێ ئەگەر هۆشیاری نەبێ زۆرترین لقی لێ باتەوە بۆ ئیسفادەی لێ بکە یان بۆ لە قەتازەکان کە دروست دەبێ بۆ ئاژەڵەکان ئەوەش یەکێکە تا ئێستا شەیە لە گوندەکانیش من هەر بە چاوی خۆم ینی لە دوێنێ لە کەی بوو لە جادەیەک باشوێنەکە نەڵێ ینی چەند کەپرێکە بوو دیارەوە خێوە نشینەکان ینی توانم بڵێم بە ئەندازەی 3 داری بەڕوود کامل ببڕایەتەوە اینجا هەڵی بۆ حەوانەوە بستڵێت بۆ دروستکردنی کەپر و بۆ شەڵتەر و ئەو شتانە بەڕاستی لێرەدا ئەو کەسانی کە دەست بۆ داری بەڕوو دەبن پێویستە زۆر هۆشیاریانە بێزانی بۆ لەبەر ئەوەی بەڕوو زۆر خاوە لە گەشەکردنە
زۆر خاوە لە گەشەکردنا تۆ ئەبەم شێوە وێرانیکەی درەنگتر گەشە دەکاتەوە یعنی ئەتوانم بڵێم 30 ساڵی بە چرکەیە لەکەیتەوە بە دەدەقە تۆ بەشی 30 ساڵی هەوڵ و ماندووبوونی ئەو بەڕۆ لەکەیتەوە لەبەرەوە ئەلێرا ئەگەر دیسانەوە هۆشیارێکی باش نەبێ بۆ هەڵپاچین ینی لەژێر کۆنتترۆڵی بەڕێوبەرایەتی دارستان و پاوانی حکوومەتی هەرێمان نەبێ و کەسانی کە پسپۆڕن چۆن ئەم دارانە هەڵپاچن زیاتر لە گۆڕانی کەشوهەوا زەرر بەداری بەڕوو دەگەێنن. مامسا ئاڵا ئێمە ڕەنگە زۆر کەمبینانە لە سوود و زیانەکانی یاخود بڵێ سوودەکانی داربەڕوت بگەین لە چاوی توێژەرێکەوە سوود و گرنگیەکەی چیە بۆ ژینگەی کوردستان؟ لە زانستی ژینگەیە بەڕاستی ژینگەی دارستانەکان سوودێکی بێشماری هەیە یعنی بۆ نمونەیەکێک لەو سوودانەیە کە هەیەی ئەتوانێت ژینگەیەکی سەرەکی بێت بۆ زیندەوەرە کێویەکان هەروە لە ڕووی ئابوووریەوە بۆ نمونە ئێمە هەر لە باوە باپیرانمانەوە وەکو سەرچاوەیەکی سوتەمەنی بەکارهێنراوە وەکو سەرچاوەیەکی خۆراک بەکارهێنراوە هەروەها بۆ نمونە وەکو سەرچاوەیەک بەکارهێنراوە وەکو سەرچاوی دار بەکارهێنراوە بۆ دروستکردنی ڕفەی خانوەکانمانیا بۆ نمونە بۆ سەقفی خانوەکانمانیا بۆ دروستکردنی کەلوپەلی ناوماڵ هەروە ڕۆڵێکی گرنگی هەیە لە پارێزگاریکردن لە داماڵینی خاک ڕۆڵێکی گرنگی هەیە لە بیابانبوونی سروشتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە کە چۆنەڵی ژینگەکەمان بپارێزێت زانیاریەک هەبوو نازانم ئەگەر هەڵا نەبم باسییان لەوە کە بەری داری بەڕوو ئێمە بە گەرمی لەسەر ئاگر ئەی خۆین بەس ئەڵێن لە ئەوروپا چێتە هەنێک لە پیشەسازیەوە ڕۆنێکی لێ بەرهەمێنرێ نازانم ئەمە ڕاستە ئەو زانیاریە تەبعاان چەندها بایۆکیمیکەڵی تایە ینی ئەم بایۆکیمیکەڵانە ڤیتامیناتی تایە بۆ نمونە پرۆتینەکانی تایە بەڵێ ئەگەر بچی لە بواری سوودەکەی وەکو خوازن ڕەنگە کۆمەڵێک بەڕاستی زانیاری توێژینەوەی لەم توێژینەوانەی بەڕێستان و لەو کارە زانستی وەروە بەو تەجروبەیەشی کە هەتانە یانەی ڕاستە بەداخەوە تۆزێک داری بەڕوو بڵین ئازاری و خەریکە شوێنێکی پێ لێژەکەین لایە بین بەڵام تەکنۆلۆژیا زانست و هەموو شتێک پێشکەوتنی بەخۆی ببینیوە هیچ ڕێگە چارێک و تەکنیکێکی نوێ هەیەمە بتوانین هەمداری بەڕوو بپارێزین ئەو شوێنانەی داری بەڕووی لێ بووە پێشتر ئێستا لی نەماوە بەڵام ڕەنگە هەر کەشوهاو خاکەکەی گونجاو بێ بۆی نەخەڵکەینەوە دیسان لەوێ داری بەڕوو بشێنینەوە زۆر باشە بەڵام من لێرە حەزەکەم ئاماژە بەوە بەم ئێمە لە توێژینەوەکە هەستاوی چیمان کردووە وەک ئاماژەم پێکرد کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر بڵاوبوونەوەی جوگرافی داری بەڕوو بە تایبەتی داری مازوو لەگەڵ داری وێوڵ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی چۆن بووە طبعاً ئێمە هاتوین پێشبینیمان کردو بۆ ساڵی 2050 ئایا ڕوبەری ئەم دار بەڕوانە زیاد ئەکەن یا کەم ئەکەن بۆ ساڵی 2070 هەروە بۆ ساڵی 2009 ئایا ئەگەر کەمەکەن یا زیاکەن ئەمانە بەڕێوچی ناوچەیەکی جوگرافی ئەڕۆن و هەروە هەوڵمان ناوە ئەو ناوچانە بدۆزینەوە کە هەردوو دارەکە ئەتوانن پێکەوە بژین یعنی بە تایبەتی ئەمە شوێنێکی زۆر گرنگە بۆ لایانی بەرپرس و بۆ لایانی پەیوەندیدار کە چۆنەڵی ئەولەویەتی پێ بدرێت بۆ ئەوەی لە داهاتووە بتوانین ئەم شوێنانە بپارێزین ینی ئێستا ئێمە لە توێژینەوەکە توانیمانە ئەوە دەست نیشان بکەین بۆ نمونەکانتان چی بوون وەڵا زۆر بەداخەوە ینی وەکو هەزین دەوەرێکی ترداری مازووداری بە وەڵا داهاتووە کاریگەری گۆڕانی کەشوهەوای لەسەر بووە بۆتە هۆی کەمبوونەوەی دارەکە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەتوانم ئەوش بڵێم کە لە توێژینەوەکە ئەتوانیمانە ئەو شوێنانە دیاری بکەین کە لە داهاتووە گرنگا بۆ داری بەڕوو لە ئێستا ئێمە بۆ نمونە ئەتوانین بەشدار بین لە زیادکردنی تۆوی ئەو دارانە لەو ناوچانێک کە لە داهاتوە گرنگە ینی وە باشترە گرنگی بدرێ بەو ناوچانە بۆ دکتۆر کارزان حەزەکە بە پرسیارە پرسم کە لە چی ناوچێک زیاتر داری بەڕوو هەیە بە تایبەتی لە پارێزگای سلێمانیەوەی کە من ئیشم لەسەر کردووە داری مازوو لەگەڵ داری وێوڵ ناوچەی شارباژێر لەگەڵ ناوچەی پێنجوێن باشترین شوێنە بوو ئەوەی کە فۆکەسی بخرێتە سەر بۆ پارێزگاریکردن و بۆ کەمکردنەوەی کاریگەری کەشوهەوا سەریە. دکتۆر کارزان ینی بەڕێز هەنێک ئەرکی شتانەکەوێتە سەر بەڕێستان من ئاگادارم زۆر چالاکن لە بواری ژینگە ینی پێویستە چۆن دکتۆر نەبەس مەسا ئەو پێشنیارەی کردووە قەزیەکی باشی وروژاندووە ئەکرێت لە داهاتوە چەندین ماجستێر و دکتۆرای تر لەسەر خاکی کوردستان و گونجایی بۆ ئەو دارانە یاخود پلان بۆ فراوانکردن یاخود بۆ ڕێگریکردن چی بکرێ ئەو وشیارێکی باژیان هەنێ توێژینەوە ئەکادیمی گرنگ لەم بارا بنووسرێت یانێ کۆتایەوە ئیشی ئێوەیە مەسەن خەڵک ڕێنوونیکەن پرسیارەکە جوانە بەس تێکەڵێکەکەمە لەگەڵ پرسیاری پێشوو باسی تەکنەلۆژیا کرد باسی بەڵایەکی ناگەهانێکرد کە بەس تەکنەلۆژیا باشە ینی ئێمە ئەبێ پێویستە هاوتەری لەگەڵ یا بڕۆین بەس کاریگەری زۆر خراپ بەجێ دێڵێ بۆ بەتابەت لە کوردستان ئێستا بڕۆ هەروەکو چۆن بەڕێزیە ناماژەی پێکرد لە کوردستانە گوزەرێک بکەبینی ئەو دارانە بۆ چۆن بە سۆزیە بینی ئەگەر زیاتر ورد بیتەوە بینی زۆر لە بینیانە وشکتە بن لە ناو دەچن ئەمە ئەگەر لی نەپرسیتەوە
لی نەپێچیتەوە ئەم وشبوونە زیاترە بێ هەر لێرە بۆ نمونە لێرەوە تا ئەگەیتە هەورامانی لای خۆمان ئەم بەر و ئەو بەرسەیری هەر لە جامی سیارەکەتەوە سێری دارستانەکان بینی ناو بەناو لە ناو 20 دارە حوهشت سێ چواریشان وشک بوون ئەمە پێویستە لێ پێچیتە بزانی هۆکارێکی چییە یعنی دارێک کاتێک دەڕوێتەوێ پەروەردەیەکی کۆمەڵێک فاکتەری زیندوو نازیندوو هەیە بەهۆیەوە پەروەردە دەبێ ئەگەر ئەو فاکتەرانی زۆر باش نەبن ئەم دارە بە جوانی ناڕوێ ئاوا جارجار لە بین ناوشکە بێ ئەو وشک بوونە بەرەبەرە زیاد دەبێ و لە ناکەو دارستانەکەت بە تەواوی لە ناوچێ بۆ نمونە خاک ئەو تەکنۆلۆژیای باسی کرد ئێمە جاران بیرمانە وەختی ئەمە کە ئاگربر دەکرا بۆ ئەوەی ئەو دارانە دارستانە بپارێزین لە ئاگری سروشتی ئەوانەی کە دروست دەبێ ئەو کرێکانانە دەڕۆشت گیاکەیان بەدەست لا دەبرد بۆی ئاگرەکە گەر کەوتەوە لە پوشەکەەوە نەیە بۆ دارستانەکە ئێستا مادەیەکی زۆر خراپ بەکاردێنن ئەوەی پێی دەوترێ شیمیایی سەوزی بڕ چوزانم سەوزی بڕ ینی ژیان بڕ ئەزانی ینی ژیان لەو مینە نایڵێ خاکە دکتۆر هیچ حەیەویەتێک لە خاک نایڵێ هیچ کە حەیەویەتی لە خاک نەیەش ئاخر خاکێک زیندوو نەبێشتی لەسەر ناڕوێ کاتێک تۆ ئەم مادە کیمیاییە بەکاردێنی نە وردە زیندەوە دەمێنێ نە مێرو دەمێنێ نەجیا دەمێنێ خاتێکی بێڕۆح و بێمادەی ئەندامی بەجێ دەهێڵێ کە بەجێ هێشت ئیتر بە تەواوی کاریگەری ئەکاتە سەر ئەم درەختە لە پڕێکە ئەی لەکوێ خواردن وەرگێ ئەو لە خاکێکی زیندوو خواردن وەرەگرێ کە خاکەکەت کوشت ئێدارستانەکەش دەمرێ یەکێک لەو شتانەی کە کەمتر بیری لێ دەکرێتەوە ئەوەیە پێویستە بەڕێوبەرای تێپەیوەندی دارەکان ئاگیان لەم خاڵە بێت تۆ ئەڕوویت ناو دارستانەکەت هەموو پڕەکەی لە مادەی کیمیایی دەی ئەمانە ساڵێک نادووان ناسییان ناچوارنا تەسیل لە دارستانەکە لە ناوی ئەبا بەم شێوە دارستان بەخێو ناکرێ ینی هزار ڕێگەی ترمان هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاگر بڕیکەین بۆی بتوانین تۆ پێویستە خزمەتی خاکەکەی بکەی بۆی گەش و جوانی بمێنێتەوە یەکێک لەو هۆکارانەمە بەستێ پاراستن ئەوە بوو ینی پاراستن لە ئاگر بەس بەم شێوە نەک بەکارهێنانی تەکنۆلۆژیا ڕاستە ئیشەکە سەریع و مانوبوونی ناوێ بە یەک نەفەر ئەکرێت دەباتەوەی دە نەفەر بەکاربێنی بەڵام دوجار دارستانەکەت لە ناوەچێت بەرز لەوەی هەر وەڵامی پرسیاری دۆمیشم بیتەوە مەبەستیشم زیاترەوە بوو لەبەرەوەی ڕاستی ئێستا مەسەن زانست پێشکەوتەوە داخەوە لە کوردستان ئەوەندەی کاریگەری خراپەکەی لەسەرمانە ناتوانانی سوود لێ وەرگین چی بکەین مەسەلەن بەرهەمی بزیادکە ڕەنگە شوێنێک داری بەڕووی زۆر لێبوو بێ ئەکرێسە لە مەشتەلێک چکە داری بەڕوو زۆر هینە بڵێن درەنگ گەورە بێت چەند ساڵێک 5 ساڵ بەخێوی کێمە ئەکرێت لە ڕووی زانستی دوای بیبێ لەوێ بیگوازیتەوە ئەوە شێکێکە لەو نقطانەی کە بەڵێ پێویستەیەشی جدی لەسەر بکرێت زیادکردن چونکە هیچ دارستانێک بەبێ زیادکردن ینی ئەگەر هەیە تەمەنیشی دەڕایتر تەواو دەبێتەوە بێ ئاگات لەوانە بێ یعنی پێویستە مەشروع هەبێ مەشروعی تایبەتی بۆ زیادکردنی داری بەڕوو یەکەم جار لە کۆمەڵێک مەشتەلا بنێژرێن تۆوەکانیان بۆەوەی بەرەبەرە گەورە بن و دوایی بگوازرێنەوە ئەو شوێنانی کە بەپێی کۆمەڵێک توێژینەوە ئەمە گونجاون لە داهاتوودا بۆەوەی بەڕووی تێدا بچینی ئەمە زۆر مویمە خۆی ئێستا هەڵمەتەکە هەیە بڵین ڕێکخراوی ناحکومی زۆرمان هەیە بۆ نمونە و حکوومەت و حیزبیش خەریکە دەست ئەدەنە سەر سەوزایی و ئەو شتانە بەڵام گرنگ دوای ناشنەکەیەتی بێ خزمەت بکرێت چونکە دارێکی بەڕوو کاتێک لەسەر تاوایی نێژی وە گوتمان گەشەشی زۆر خاوە ینی نابێ ئیهمال بکرێ وەکو دارێکی گەورە کە 100 ساڵ تەمەنی هەیە پێویستە بەردەوام بەدەمیەوەی بەس بەو جۆرەی ناکە ئێستا خزمەتی دەکەێت دکتۆر کارزان کێشەکە لەوە تەنها داری بەڕۆژنی ینی بەداخەوە خەریکە دار و درەختەکانی تریش ئەم بەترسیان ڕوبەڕوو بێتەوە وەکو زانسخوازێک هەستەکەی کە پێویستمان بەوەیە کە لێکۆڵینەوە لەسەر جۆرەکانی تری درەختی بکەین من بە تەواوی پشتگیری ئەوە دەکەم چونکە هیچ هەنگاوێک ناتوانرێ بنرێت بەبێ لە کۆڵینەوە و لێتوێژینەوە بۆ نمونە تۆ کۆمەڵێک داری بەڕووی زۆرت هەیەڵی من بڕیارمدا ملیۆنێک دار بچێنم بۆ کوردستان دوو شت زۆر مهمە یەکەم بزانی چی بێنی بۆ کوردستان ینی چی دارێک بێنی بۆ کوردستان ئێستا کۆمەڵێک دارە بینی لە بینی جادەکانەوەلا بە تۆزێک ڕەشەبا لە ناوەچێ تۆ 5 ساڵ 10 ساڵ خزمەتی کردو ئێستا تۆزێ ڕەشەبا مادام من کەشوەوەکەم وایە بزانم چی بێنم بۆ ئێرە بزەبێت و هەروەها لە پێشنیارەکانی ئەو توێژیرانە بۆم دەرکە بزانم کوێ گونجاوە لە ناو گورمەجنی هەموو شوێنێکی گونجا ئایا ناو شارەکان گونجاوە دەرەوە گونجاوە ئاستی چەند ئاستی ڕووی چەند ئاستی بەرز ئاستی بەرزی ڕووی دەریا گونجاوە بۆ ئەمە چەند نزم گونجاوە لەبەرەوە ئەمانە پێویستیان بە بەڵێ توێژینەوەی نەکرد بۆ داری بەڕوو بۆ عامی دارستانە سروشتەکان کە هەمانە بەڵام ساڵە هەروە بەسە بۆ پرسیاری کە لە دکتۆر کارزانم کرد توێژینەوە زۆر ئەکرێ خەمخۆرانی زانستیمان زۆرە کۆمەڵک توێژینەوە بەڕاستی هەڵچنراون بەڵام پێت وایە دەتوانرێت سوود لەم توێژینەی بەڕێستان ببینرێ وڵی زۆر بەداخەوە یعنی هیوادارم لایانی بەرپرس چونکە بەڕاستی لەم توێژینەوەیە کۆمەڵک داتا و شیکاری زۆر گرنگیتیایە کە ئەتوانن بەکاری بێن و سوودی لێ بێنن بۆ کەمکردنەوەی ئەو نەهامەتیانی کە تووشی دارستانەکانی هەرێمی کوردستانە بن بەلای منەوە بەڕێ من ینی خاڵێکی تریش زۆر گرنگە کە
لایانی بەرپرس بتوانێت ڕێکاری چاودێریکردن و بەڕێوەبردن بۆ سنوودارکردنی چالاکیەکانی مرۆڤ دابنێت چونکە بەڕاستی من لە سەرڤەیەکە کە بینیم بەجددی جێگەی داغ بوو لە هەندێک لە ناوچە کوێستانەکانی هەرێمی کوردستان بڕێکی زۆر لەم دارانە باوەڕکە لەوانێت داریوایتیا بوو بێتە منی 3 ساڵ بووبێ ڕێک لە بنەوە بڕیانەتەوە چۆنەڵێ وەکو سەرچاوێکی سوتەمەنی لە زستانە بەکاریان هێناوە هەروە ئەوەی لای من زۆر گرنگ بێ هۆشیاری تاکی کۆمەلگای ئێمە زۆر کەمە بەرامبەر بە ژینگە و بەرامبەر بە گرنگی ژینگە ینی خۆزگە بکرایەتە پرۆگرامی خوێندنەوە هەر لە پرۆگرامەکانی خوێنی باخچەکان هەتاوەکو ئەگەشتە زانکۆکانی چونکە بەجددی تاکی ئێمە زۆر گرنگێکی زۆر لە گرنگی ژینگە تێناگات زۆر بەداخەوە ماوەساڵە بە حکومی بەڕێزت لەو لە مەجاالەیە ئەو لەو کارە زانستیدا ئەنجام داوە چەندێک هەستەکەی ئەوە مادەیەکی خامە کرێت دەرفەت هەیە چەندین کەسی تر توێژینەوە بکە یاخود مەجاالەوە هەیە چەند دکتۆرایەک چەند ماستێرێکی تر هەر لەو مەجاالە بنووسرێن یاخود پێش بوو پێشنیارێک هەست بکەی تۆ فریان ناکەویتە ناتوانانی مەسەلەن چەند شتێک وەڵام بیتەوە والله بەتەئکید دەرفەتی زۆر هەیە زۆر بە خۆشحاڵیەوە ینی من هاوڕەکانم یەکێکمان لەسەر داری گۆیش ئیشی کردووە یەکێکتر لە هاوڕەکانم لەسەر داری قەزمان ئیشی کردووە چونکە بەڕاستی ئەمانە هەمووی چۆنەڵی مۆرکی کوردەواریان پێوە دیارە وڵاتی ڕستانی خۆیانە چکە لێرە هەنێ دارە بینی باشوایە دکتۆر هەچە من زۆر ئەوە نەبێ بەڕاستی پیانی زعاجمان لێ لەو دارانە بەزەوەی باشە ڕەشەبا زوو هینیانەکە ئایان نێرێتەوە من لە مناقەشەکەی وتم ئەم دارە کووردە ئەم دارە کووردە ڕاستە لە وڵاتانی تر هەیە بەس ڕەگ و ڕیشەکەی لای ئێمە کووردە بۆیە پێویستە بەڕاستی ئەتوانین بڵێن دکتۆر نەبەس مشریفەکەی وتی حەقە خۆرەکە لە ئاڵاکە دەربێنین و ئەم دارە چونکە خۆڵەکە تۆزی عالەمیە ینی بەڵام دارەکەی ئێمە دار بەڕوو ڕێک چۆنەڵی شوناسی نەتەوەی ئێمەیە زۆر لەگەڵ یا بووین ڕنگ و بۆ یەکمان گرتووە بۆیە پێویستە زۆر ئیشی لەسەر بکەین کاتمان نەمەوە نازانم گەر لە کۆتایی شتێکتان ما بێ و ئێمە باسمان لێوە نەکرد بە مامۆستا دکتۆر دەستان خۆش بێت چکە هێشتا هەر قسە و باس بەخواگە دانیشین باسی داری بەڕووکەین هەم لەلایەنە باشەکانی هەم لەکەی بەس پێمان خۆش و بەڕاستی دەستان خۆش بێ سپاس بەوەی کە میوانداری ئەمەتان قبوڵکی ئینشەڵا ئەمەش دەرفەتێک بێ بینەران هۆشیارتر بنەوە لایەنە پەیوەنددارەکان بتوانن بە گرنگیەکی زۆر چکە داری بەڕوو ڕەنگە چەند ساڵێکی خزمەتی بوێ ئیتر بەڕاستی خۆی ئەوەندە بەهێزە ئەوەندە مرتاحە لەگەڵ ئەو خاکەیە هیچ نەپێویستی بە ئاودان هەیە نەپێویستی بەوە هەیە بەرگەی هاوینێکی گەرمەکرێ بەرگەی زستانێکی سەختی ئەم وڵاتەژەکرێ بە جوانیش بەهاران گەڵایەکی سەوزی جوان دووسەکاتەوە بەڵام ئەگەر بکرێ و شوێنانەی کەواداری بەڕووی لێ نەماوە لە ڕێگەی ئەو پێشنیار و ئەو سەرنجە زانستیانەی کە هەیە بچێت لەو شوێنانە کە گونجاویشە شەڵاتداری بەڕوو زیاتر گرنگی پێ بدرێ وەلایەنە پەیوەنددارەکانیش وە بەڕاستیش لە کۆتاییان نازانم چۆن هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دڵی ئەچێتەوەی مشار یاخود تەورێک بەدەستەوە بگرێت لقێکی 20 ساڵەی دارێکی بەڕوو لێ بکاتەوە تەنها بۆ کەمێک یاخود تۆزێک سێبەر وەکو دکتۆر کارزان میوانەکەمان لە درێژەی بەرنامەکە باسی کردیانی ڕەنجی 30 ساڵی زەحمەت و ئاوەڵکێشان و کۆکردنەوەی وزە و پرۆتین لە خاک داری بەڕوو لە قێک دروستەکاتەوە بە یەک تەور لە یەکەیتەوە بەڕاستی من زانین شەڵا باشتر بووە هاونیشتیمانیان بتوانن ئیترە هەستیان لا دروست بێ وەکو ڕۆڵەیەکی خۆیان سەریداری بەڕوو تەواوی دارەکانی تریشکن لە کوردستان چووکە کاریگەریەکی باشی ژینگەی درێژماوە و بێستاشەوە لەسەر ژیانی کۆمەلگای کوردی دەبێت. بەڵێ سپاس بۆ هەردوو بەڕێز دکتۆر کارزان بڵام مامۆستای زانکۆ خەتۆڵ عەزیز مەسەر لە ژینگەی بەڕوو لە کوردستان